ئەگەر ویستت بە تەواوی پاداشتی ڕۆژوگرتن بەدەست بێنیت و هەست بە ناوەڕۆکەکەی بکەیت کەوایە پابەند بە سونەتەکانی ڕۆژوگرتنەوە، لەوانەیش پارشێوکردن لە کۆتایی شەودا هەتا ئەگەر بە خواردنەوەی ئاویش بێت. پێغەمبەر درودی خوای لەسەر بێت فەرموویەتی خواردنی پارشێو فڕدارە، بۆیە پشتگوێی مەخەن هەتا ئەگەر یەکێک لە ئێوە قومێک ئاویش بخواتەوە، چونکە خودا و فریشتەکان سەڵاوات لەسەر پارشێوانان لێدەدەن. پەلەکردن لە ڕۆژوشکاندن لەگەڵ بانگدان بە خوورمای تەڕ، ئەگەر نەبوو بە خوورمای ئاسایی، ئەگەر نەبوو ئەوە بە چەند قومە ئاوێک وەگەوەی لە فەرموودەکەدا هاتووە و نزا بکات لە کاتی بەربانگ بەم نزایی پەیامبەرمان تینوێتی ڕەویەوە و دەمارەکانی شتێر ئاو بوون و پاداشتیش بەدەست هێنرا ئەگەر خواویستی لەسەر بێت. خواردندان بە ڕۆژەوانان لە فەرموودەدا هاتووە هەر کەسێک خواردن بدات بە ڕۆژەوانێک وەک ئەو پاداش دەکرێت بێ ئەوەی لە پاداشتی ڕۆژەوانەکە هیچ کەم بێتەوە. ئەمرەکردن لە ڕەمەزاندا، پەیامبەر درودی خوای لەسەر بێت فەرموویەتی ئەمرێک لە ڕەمەزاندا وەک حەجێک ئەژمار دەکرێت. ڕۆژوەکەی بەسەر بەرێت بە یادکردنەوەی خودا و نزاکردن و خوێندنەوەی قورئان، هەروەها هەموو جۆرەکانی تری چاکە. بە دڵنیاییەوە ڕەمەزان هەلێکە بۆ بەهێزکردنی ئیمان و بەدەستهێنانی بەهەشت و ڕزگاربوون لە دۆزەخ. پەیامبەر درودی خوای لەسەر بێت فەرموویەتی سەرشۆڕ بێت ئەو کەسەی ڕەمەزانی بەسەردا دێ و پاشان ڕەمەزان تەواو دەبێ بەڵام نەبووەتە هۆی لێخۆشبوونی.